جارێکتر سڵاوتان لێبێت بێت حکوومەتێک چەند قەرزاری ئەو خەڵکە بێت کە دایما بەڵێنی پێات کە قەرزەکەی باتەوە لەگەڵمانە بن لەگەڵ تاواکردنی بەرنامەکەمانە قەرزانەیە نەخێرە من نەگەیشتۆتەوە حاڵەتی دەفتەری قەرزمانە بێت تەنانەت بۆ تۆش بۆی کەسەکە ئیتر وا هەستکات جیاوازی نیە لە بینی هیچ کەسێکا بۆ مەسەلەی مەبە کابرای ساحب دوکانکە کە نووسێتی تەنانەت بۆ تۆش ینی بۆ هیچ کەسێک داوای قەرزم لێ مەکە لە بەرەوەی کابرا بە کوردی خۆمان ئەڵێ مارەنگاز بووە ئەمەیان داوای قەرز لێ کردو بۆیان نەهێناوە توێتی ئەڵێ تەنانەت بۆ تۆش نییە هەنێک کەس ڕایان وایە ئەڵێ قەرز بە هیچ شوێک نەمێنێت تەنانەت بۆ لەو کاتەشا کە کەسێک زۆر پێویستی بە قەرزەکەش هەیە بە هیچ شوێک نەمێنێت تۆ لەگەڵ ئەوەیە کە قەرز بە هیچ شوێک نەمێنێت ئەگەر کەسێک بوو زۆر پێویستیش پێ بوو سیقەشی هەبوو نانا من لەگەڵ ئەوانێ من پێم خۆشە ڕۆحی ئەمە شتێک سیستمێکی جیهانیە لە هەموو دنیا مەسەلەن بانکەکان هەیە شوێنەکان هەیە مەسەلەن ئەو قەرزانە بە قەرزی ڕەفاقەت مەسەڵەن قەرزی ناسێ ئەگەر جێی سیقە و متمانە بێ قەی چێکاتەوە هاوکاریەکی بکەی لە فترێکی زەمەنیە پارەکە بۆ بگەڕێنێتەوە ئەوە قەی ناکە شتێکی زۆر ئاساییە ئەبێ هەموو کەس ینی هەموو تەواوکەری یەکتری بین هاوکاری یەکتری بکەین بەڵام بە مەرجە کەسەکە جێی متمانە بێ بەڵام ئەگە کەسەکە جێی متمانە نەبێ هەرگیز لەگەڵەوانیم قەرزی بیتێ قەرزی لێ کردووی برادەرێ شتێکە ئەرە وەڵی وتوێتی ئەدەمەوە لە ماوەیەکیدا هەفتەیەکە دوویە ئەرە وڵا هەبە بەس خۆشم لە ڕوون نەبوو بچم پێ بڵێ دەبێ خۆی بیر بکاتەوە وانە بەڵام من کە تۆی بینیوە چی کردووە کەسێکە قەرزاری تۆ بووە وڵی من مانای قەت لە ڕوون نهاتۆ پێی بڵم بڵم وەرە پارەکەم بدەوە یان تێگەی ڕایگرمەوەمانە بەڵام هەر خۆی لەوانەیە جەری وا بە ڕەفیقە بووە خۆی هاتۆ بۆ لام وتوێتی بەدەستمەوە نیام کاتە کاتێکترە دەمەوەیان هاتۆ پارەکەی یاومەتەوە بە زۆر جارشەوە بە بەخوا ئێستا من چکاتی لە دەرەوە وڵاتمەوانە دانیمارکی و ئەوانە زۆر پارۆشیان لە قەرزەکرد و نیانایەمەوە پێش خۆشم پێ عیب و پێیان بڵم دانیمارکی بوون بەڵە دانیمارکی کورد نەبوون ناوەڵە وڵا هەرەوە حەز ناکەم بوونی بمێنێ قەرز بەش بە حاڵی خۆ من حەز ناکەم بمێنێ يعني هل لم وڵاتی خۆمان ناوایە بڕۆ ئەوروپا بڕۆ ئەمریکا ئەو شتانە نەبووە قاچیتە ئەمریکا و ئەوروپا نەخێر بەس برادرانە خزم و کە سوکارم هاتۆ دەوانێ و ئەڵێ شتی قەرز نییە تی نییە شت نییە لە بینی کەسایەتیە نەبووە قەرز نەبوون کوردەکەی هاتەوە بەڵام دانیمارکیەکە و بخوان ئەو فکرێتیان نییە خۆ شەرمیش نییە بچی پێیان لە بەسە چوناتی کوردەکەی خۆمان وا ڕاهاتوین زۆر چاکە تۆمان دەستکەوت لە مقابلەیە کەسێک بە منی وتی لە ئەوروپا و لە باڵین لە ئەمریکامان ئەم قەرزوشتە نییە ئەو تا تۆڵی باوانیش قەرزەکەن ئەرە وەڵا قەرزەکەن ناشێنەوە وڵی ناشێنەوە بە زوو خۆت پێیان بڵیتەوە ئێستا وا هەیە وایە وەکو تقریبان ئێمە بیرەکاتەوەوانی ئەزانە عیبە هەیە بەڵام لەوێ زیاتر ئەو شتە نییە بەڕای تۆ کوردەکە باشتر بیرەکاتەوە لە قەرزکردن و قەرزدانەوە ئارە وڵا بەڕێی من زۆر باشرە مسا من تقریبان چەند مانگێکە لێرەمە بە یەکجاری گەڕاینەوە زۆر هەست دەکەم ێستا کاتی لەگەڵ ڕەفیق کوشتیوە پارایی تێوەری ئەگریتەوە من وەکو خۆم لە ژیانمە توانم بڵام لە ژیانمە هیچ شتێک ناکەم ئەگەر بڵێن شتێکش لە تۆ وەرگرم یعنی گەر موعیدێکم دانا بێت بۆ نمونە 10 ڕۆژی تر ئەبێت لە 7 ڕۆژە حساباتی خۆم کەم کە بدەمە تێگەی چکە تۆ ئینسان سێش لە ئینسانە ئەگەر تۆ وعد و موعیدت نەبێت ڕازگۆ نەبیت لە لای منەوە ئینسانە یعنی لەگە ڕێزم بۆ هەمولایەک هیچ مانایەکی نییە چکە کە تۆ ئەو سێشتە نەبوو بەڕاستی ئینسان بۆ شتانەوە جوانە کە وعد ینی وعد گرنگترین شتە لە موعید هەستەکەی بەڕادێکی کەم بۆ تۆ قەرزیا خۆت هەروەکو جاران وایە چونکە جاران لە ناو دوکانەکان ئەنووسە تکایە قەرز نییە تەنانەت بۆ تۆش بەتەکیید ئێستا وای لە هاتووە ناڵم یعنی تۆ قەرزێکەکەی کەسێک دۆستێک لە دەستەی بۆ منە ئێستا تۆ کەسێکی برادری منی ڕەفیقی منی ئێمە زۆر ڕەفیقین بەڵام کە معاملەکەم لەگەڵا کردی قەرزم لەگەڵا کردی دوای کە داوام لێ کردی تۆ یەکسەر ڕەسە نەبی بە کەسێکی چۆن ئەڵێ وەکو دوژمنێک سیر دەکا بەڵێ زۆر جار ئەڵێن بەبوونی قەرزیشەوە جاری وایە دوژمنایەتی دروست بووە خەڵکی مەسەن پەلاماری خەڵکی یاخوا نەخواستە ئەی بەتەکی دووە ئەگەر تۆ حسابت زۆر سارد نەبێت زۆر جار هەیە داوای قەرزەکە لە کەسەکە ئەەکەیت ئەگەر تۆ شۆک و کەسێک بیت ینی زوو هەڵبچیت زۆر ئەسابە گەرم بێت ئەگەر داوان لێ کردەوە ئەسلوبێکی ناشرین جوابیایەوە بەتەکیید لەوانەیە تۆش کاردانەوەیکی خراپە هەبێت شەڕێک دروست بێت لە بینتانە شتێک دروست بێت بەس یعنی ئەوەش بەڕاستی شتێکی خراپە وتێ زۆر کەسێک قەرزیان لە من کردو و داخی خۆم با بڕۆژە فەرمو داخی خۆ بڕۆژە وڵی زۆر برادەرانم بڵێن دای قەرزم لێیەکە قەرزم کردووە قەرزیش لە خەڵکەکەم بڵێن بەس زۆر قەرزم ماوە بە خەڵک نیاومەتەوە
ئێستا نێتەوە من تازە نیامەتەوە وەڵام پێ لە ڕوشم نایە لە ئەماگات پێی بڵێمەوە شانسی منە فەوتێ زۆر پێیان بڵێن ترکۆت کە تۆ شتێک یابێکێ ئەبێ بزانێ ئەبێ بیریەوەی هەیە کە قەرزەکە و لێگا بەڵام بیری نییە بداتەوە خۆ قەرزم کردەوە چۆن مەتەوە بڕواکە ئەگەر 250 تەڵعم لا بێ لە خۆمە شڵی شتێ لە مێشکمایە دەفتەری قەرز هەیە شتمانە بڵین معاملی خۆمان بێ ئەین بەڵام بۆ زۆر کەس قەرزنی ئەوانی کە ناسی زیاتر سخانێ بەڵێ لە کاتی خۆیان نایگەڕێنەوە وڵای چاوەڕێیەکی تر جاوان نایگەڕێنەوە جایتر خۆت و شانسە لە ڕوم نایە بڵم دای لێکەینەوە لەو کە حاڵەتان بەڵام دەفتەریشمانەیە زۆر جار هەچ کەسێک قەرزدار بێ بڵین زۆرە با دوو پارچە سێ پارچە چوار پارچە پێڵاو بە جانتا بە ئەڵێ با قەرز احتیادیە بەڵام یواشە نایەنێتەوە یواشە ئەیەنێتەوە تاڵێن زۆربەی جا دوکانەکان مەسن کە ڕیزێ دوکان بێک یان ناو بازارێک باشە کۆمەڵە دوکان چاقانەیەکیان لە تەنیشتەوەیە تر چای ئەو چاخانەیە خۆنەوە بە قەرز تا سەریمان ئەمە هەیە بەڵێ خۆم لەو چاخانەیە بڵێ سابشتمەیە سەری مانسافیەکەم بڵێن ڕۆژ چاخۆنەوە بەڵێ هەرچی دوکانەکانێ لای تۆ چاخۆنەوە بە قەرز بەڵێ ئەیمانانە قەرزەکە بۆ گەڕێنەوە ئەرێ بۆ مەجێڕنەوە ئەوانە هەرە بێت چۆن نابێ هەیە ناماتەوە هەیە ماتەوە تاواتێت نادەنەوە چ موقیفێکیانە چڵ وێستیشانە لەگەڵ تۆە هیچ جادێ و بەرەوەگرن بەرەوەگرن سایدیەوە بەرەگرن نانان بەر ناوەڵە بۆ ڕویان نایەت طبعا ئەگەر ڕویان بەهاتایەوەیان نێک ئیناڵم بەتەکی دووە ینی خۆی وەلو ئاڵتون شتێکی زەڕۆری نییە ینی وەکو بڵێ خواردن نییە یان جلوبەرێک نییە بڵێکەنیم تا قەرزی بۆ بکە ینی ئاڵتونە بێ ئەو پارانی کە زیادە بێت لە خۆت ینی لەسەر و کەسێک کە وەزعی مادی زۆر باشە پارەی ئیزافەی هەیە ئەنجا بیا بە ئاڵتون و شتی جوانکاری بەڵام هەنێک کەس هەیە یعنی ئەچێت لە شوێنێک تر قەرزی بۆ کات وەمنە ئیا بە پێشکیەک بۆ ئاڵتونەکەی ئاڵتونەکەش وەرەگرێ بە قەرز ینی کۆمەڵە شتەیە کە زەڕور نییە ئەی کات و وەکو پێشم وتی ئەو شتانەی کە تۆ باسی کە شتێکی زۆر جوانە بەڕاستی ینی من زۆر کەس هەیە کە شتێکی ئەیتێ نایدۆزیتەوە ینی نایەتەوە بەلاتە ینی چۆن خۆشە ئێستا من قەرزێک لە تۆ یارمەتی مێ قەرزێک ئەکەیت لەگەڵ منە ینی چۆن تۆ بەخۆشی وەرگی خۆشە بەخۆشی بێیتەوە بەڕاستی ینی بەسوای لە هاتووە ینی لەم زۆرفە ئینسان سیقەی بە کەسی نزیکی خۆشی نییە ینی باوەڕکە لەوانەیە بڵم کەسی خۆت نزیکی خۆم هاتووە ینی خزم کەسکار لەسەر و بڵێن بەهۆی ئەمانەوە ناتوانێت بێ بە کەسێک کەسی قەشی هەیە وڵی زۆر کەسێ ڕاستە زۆر کەسی شێ لارە مەبەست ئەڵێ بۆ دێنم و درۆ کار دوایی ناشێنێتەوە من تا ئێستا کەس ناتەوە وەلا بۆ قەرز وەکو شتێتون داوای ئەوەی شتێکیان کردو بە قەرز زانی وەسەلارەت و من ناتوانم بێن بە قەرز سوێنم خواردووە لەبەرەوە دڵی عاجز نەبێ یانی قەسی ئەو کەسێک کە هاچ کە هاتە ژوورۆ داوای قەرزیکرد نەیاتێ ئەگەر هاوڕێی ئەگەر براشی بێت منۆ ناڵە مەڵم جار لە پێش هەموو شتێکە ئینسان قەرزاری خواوەن نەبێت قەرزاری عەبد مشکلە نییە چونکە هەر ئەبێ بدرێتەوە کاتێکە من قەرز لە کەسێکەکەم یاکێک جەناب دیاکو ئەو بەڕێزە کە قەرزی لەکەم ئەو ئیشەی پێدابین ئەەکەم ئیشەی پێتەرتیبەکەم کەواتە پێویستە ئەوم لەبەر چاو بێت کە ئەو کەسە بەڕێزە ئەو هاوکاری منی کرد لەو دەقیافرای ئەو محنەتەی من کەوت منیش ئەوم لەبیر بێ لە کات و زمانی خۆیان ئەو قەرزە تەسلیم بۆ کەسە بکەمەوە جا ئەگەر نەمایە فەقیرەوە ئەو ژێ بەدات و دەرزی بەدەستمەوە برادەری قەرز شوێرە بێت ئەوەیە کە قەرزەکە و دائیمە قەرز شوێرە بێ سەفەرە داوای برادێکی سوسە باسی پارە کە لە باوکم ئەم شد تقریبا مبلغی 500,000 یامێ ڕاتیقەکەی رەت 400,000 نایتە بە قەرز ئەوەی کە قەرز شوێرە ژەڵە بە قورئان خەو ببینیم لە خۆما بوو لە خۆما ڕاستی نەبوو مەبەستی لە هەموو کەسێکە تەنانەت ئەنێکاڵە بۆ تۆش لەوانەیە ئەگەر وات دەستی چزا بێت و چۆن ئەڵێ دەستی تەواو داغان بوو بێت وای لێ بێت کە بە براکەی خۆشی بنووسێت تەنانەت بۆ براکەشم بۆ باوکم بۆ دایکم بۆ خۆشکەکانم بۆ ئەو کەسانەی کە نزیکشم بە خۆم بەخوێ چێشت منان پیازی پێمەگا من قەرزی نێمێ هەت قەرز کردو بۆ کاری هونەری خۆت بەڵێ قەرزم کردو بە کاری هونەری خۆم و ئێستا جەگە پارە منە بە قەرزار ئەمێ بە کاری هونەری قەرزاربارە کردین وەکوتم قەرزاری تۆم باشە لە قەرزاری خۆ جارێکی تریژ هەلێرەوە لەگەڵ کاک زەیرا تۆزە قسەی خۆشمان کرد لەم بەرنامە شاڵین کاتێکی شاد خواحافیز یەکترێ بینینەوە خواتان لەگەڵ